ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 55 بابەتی خۆشەویستی و تەبایی. خۆشەویستی جیهانێکە فرەوانە پڕا لە ئارەزوو و ئاواتی خۆشی ژیان، لە قوڵایی دڵ و دەرونی مرۆڤ پەیدا دەبێت، گەشە دەکات و لە پڕشنگی چاوان دەردەکەوێت و دەکەوێتە پریشک هاویشتن. مرۆڤ لە ڕێی خۆشەویستیەوە ئاسۆی ژیانی لەبەرچاو فرەوان دەبێت، ئەستێرەی کامەرانی دەدرەوشێتەوە و دڵی بەهێز دەبێت و باوەڕی پتە و دەبێت. دەبوایە لێرە خاڵ هەبی. ئەوجا هەر خۆشەویستیە کە مرۆڤ دەکاتە مرۆڤێکی کارامە و خاوێن و خزمەت گوزار و هەمیشە لە دوو دڵی و نائومێدی دووری دەخاتەوە. هەر کاتێک خۆشەویستی لە ناو کۆمەڵدا بڵاو بۆوە، هەموو بە شادی و دڵخۆش دەژین و دەبنە کانگەی هێز و توانە، وەکو شانەی هەنگ. وڵات وەکو شانەی هەنگ، وڵات پڕ دەبێت لە خۆشی ژیان، یارمەتی و کۆمەک بە یەکدیکردن پنج دادەکوتێت. ڕێگەی پێشکەوتن ڕووناکتر دەبێتەوە و بە جارێک ئاسوودەیی باوەش بە ژیاندا دەکات. ئەگەر خۆشەویستی خاک نەبێت، چۆن مرۆڤ گیانی لە پێناوی پاراستنیدا دەبەخشێت؟ نازانم هەتا چەندی ئەو نووسینە زانستیانەیە، واتە ئایا وایە خۆشەویستی ئەو هەموو کێشانە چارەسەر دەکا، یان تەنیا ئەوە نووسینەکی شاعیرانە و ڕۆمانسیانەیە ناشزانین چێ نووسیتی بەداخەوە. دەبوایە بزانین ئایا نووسەرەکە چێیە. هەمیشە لە کاتی نووسین پێویستە ناوی نووسەرەکە بنووسرێ، بزانین چێ ئەو نووسینەی نووسیە. بەڵام پڕی وشەی جوانە، ئەگەر چی ڕەنگە لە ڕاستیش دووربی ئەو بیر و بۆ چوونە. ئەوجا ئێستا بابزانین پرسیارەکان چنە. واتای وشەکان خزمەت گوزار واتە چ؟ واتە خزمەتکردن، دوو دڵی ڕاڕایی دڵە ڕاوکێ، نائومێد بێهیوا بێهێوی، کانگە سەرچاوە پنج ڕەگ، فرەوان بەرین و پان و پۆڕ، کۆمەک واتە یارمەتی، هاوکاری ئالیکاری، ئاسوودەیش دڵنیایی. ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەو پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1: مرۆڤ کەی گیانی دەبەخشێتە خاکەکەی؟ مرۆڤ کەی گیانی دەبەخشێتە خاکەکەی؟ واتە کەنجی یان کەی لە پێناوی خاکەکەت ژیان و گیان و خۆت دەبەخشی، واتە نەمربوون و مردن و شەهیدبوون لە ڕێی خاکەکە. بێگومان ئەو کاتەی کە یەکێک خاکەکەی خۆی زۆر خۆش دەوێ و نەتەوەی خۆی زۆر خۆش دەوێ، نەتەوە پەروەرە، خاک پەروەرە، ئەو کات هیچ شتێک لە لاوی گرنگتر نییە لە خاکەکەی، لە نیشتیمانەکەی. بێگومان کوردیش یەکێکە لەو میلەتانەی بە هەزاران ساڵە گیانی خۆیان بەخشیتە خاکەکەیان و بەرگریان لە خاکی خۆیان کردیە، لە بەرهەندێش هەتا ئێستاش هەر لەسەر خاکی خۆیان ماینەوە. کەس نەیتوانیا لایان با لە خاکی خۆیان، چونکە بەرگریان کردیە، بە تایبەتی کچان و کوڕانی پێشمەرگە و پیاوان و ژنانی پێشمەرگە.
بەرگریان لە خاکی نیشتیمان کردیە. پرسیاری دووەم خۆشەویستی دایک بۆ منداڵەکانی جۆرێکە لە خۆشەویستی. ئەتۆش چەند جۆرێکی دیکە دیاری بکە، واتە چ جۆرە خۆشەویستی دیکە هەیە بێجگە لە خۆشەویستی دایک بۆ منداڵەکانی. خۆشەویستی بۆ وێنە باوک بۆ منداڵەکانی هەیە، باوک بۆ کوڕەکەی بۆ وێنە یان بۆ کچەکەی بۆ منداڵەکانی بە گشتی. خۆشەویستی هاوڕێ بۆ هاوڕێیەکەی لە خوێندنگە کە لەگەڵ یەک دەخوێنن هاو پۆلەکانی. خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان، خۆشەویستی بۆ خاک بۆ نیشتیمان، بۆ میلەت، بۆ میلەتی خۆت، خۆشەویستی بۆ زمانەکەت، خۆشەویستی بۆ ئاژەڵ لە مابەینی منداڵ و ئاژەڵ، ئاژەڵ و منداڵ، خۆشەویستی ئاژەڵەکان لە مابەینی یەکتری، دایکەکە یان باوکەکە لەگەڵ منداڵەکە، خۆشەویستی بۆ ئاژەڵ لێرە ئەسپ بۆ وێنە، لێرە بەرخ، لێرە ورچ، خۆشەویستی دوو ئاژەڵ دوو باڵندە لەگەڵ یەک، خۆشەویستی بۆ ژینگە، بۆ دار، بۆ ڕووبار، بۆ کێڵگا، بۆ باخچە، بۆ میوە. ئەوانە جۆرێکن لە جۆرەکانی خۆشەویستی. پرسیاری سێیەم ئەگەر خۆشەویستی لە ناو کۆمەڵگەیەک بڵاو بیتەوە، ئایا کۆمەڵگەکە چ جۆرەکە؟ ئەگەر من بچم تەماشای نووسینەکەی بکەمەوە، نووسرابوو ئەگەر خۆشەویستی لە ناو کۆمەڵگە بڵاو بووە، نووسرایە هەمومان بە شادی و دڵخۆشی دەژین و دەبینە کانگەی هێز و توانە وەکو شانەی هەنگ یارمەتی یەکتر دەدەین، وڵاتمان پڕ دەبیت لە خۆشی ژیان و یارمەتی و کۆمەک بە یەکتر دەکەین، پنج دادەکوتێت و ڕێگەی پێشکەوتن ڕووناکتر دەبێ و بە جارێک ئاسوودەی باوەش بە ژیاندا دەکات. ئەوەی ڕاستی بی هەموو کێشەکانیش ڕەنگە چارەسەر نەکرێن بە خۆشەویستی، بەڵکو دەبی بە ئیشکردن و بە خیندن، ئەویش بێجگە لە خۆشەویستی دەبی ئەمە ئیشیش بکەین. تەنیا خۆشەویستی کەمە باشە زۆر، بەڵام شتی دیش هەیە، ئەویش ئیشکردنە و خوێندنە. ئێستا پرسیارە چی دیکە؟ تەواو بووین لێرە بچینە لای لاپەڕە 52 ڕاهێنانی دووەم. وشەی دژ واتە بەرامبەر ئەو وشانە بنووسە. دژ واتە مانای چییە؟ واتە بۆ وێنە سپی دژەکەی ڕەشە، ڕۆژ دژەکەی شەوە. ئەوە لێرە هەندێک وشەیان نووسیە، هەرچەندە ئەمن زۆر پێم باش نییە ئەو نووسینانە دژی درێژی چییە نازانم، ئەوەی ڕاستی بی نازانمە بەستیان چییە. ئەگەر بیان نووسی بە درێژ کورت ئەوە دەمازانی، بەڵام درێژی دژەکەی چییە؟ لێرە ئەمن لاکێشەیەکم دروست کردیە، درێژیەکەی ئەوە تا ڕەنگە دژەکەی پانیبی، نازانم، ئەوەی ڕاستی بی نازانم دژەکەی چییە. بەڵام ئەگەر ئەو هێڵە بۆ وێنە کورتە، ئەو هێڵە درێژە، دژی یەکترینە کورت و درێژ. ئەگەر مەبەستیان ئەو هابی ئەمن بەداخەوە نازانم، لەبەر چ نووسیتیان درێژی نەیان نووسیە درێژ. ئەوە پاشان دژی شیرینی دەبا نووسی بیان دژی شیرین نەک شیرینی، چونکە شیرینی چ دژەکی هەیە. ئەگەر دژی شیرین بە دەمان نووسی تاڵ، ئەوجا من نووسیتم تاڵی شیرینی، واتە شتەکە شیرین بی وابزانم. مەبەست ئەوە نییە شتەکە بخورێ، هەندێک جار قسەی شیرین، ئاخافتنی شیرین، گفتوگۆی شیرین ئەوەش هەیە، کەسێکی ڕووخۆش کە شیرینە. دژەکەشی تاڵی بۆ وێنە چای تاڵ یان بنیشتی تاڵ، بزانە
چ تاڵە ئەوە تێگەیشتنی منە، بەڵام نووسیبایان شیرین ئاسانتر بوو. شیرین دژەکەی تاڵە. ئەمن ئەوها تێیدەگەم. دژی خۆشەویستیش چییە؟ دژی خۆشەویستی ڕەنگە دوژمنایەتی بی، ڕق و کینە، ڕەنگە دژی خۆشەویستی بی. ئەگەر یەکێک هاوڕەیەکت خۆشنەویست ڕەنگە ڕکت لێبی، یان ڕەنگە نەڕکت لێبی نەخۆشت بووێ، ئەوەش دەبی. بەڵام دژی خۆشەویستی ڕق و کینە، دوژمنایەتی. ئەوجا ئاسوودەیی، دژی ئاسوودەیی چییە؟ دژی ئاسوودەیی بزانین دژی ئاسوودەی چم نووسە؟ ئاسوودەیی واتە ژیانەکی خۆش، ژیانەکی هەتا ڕادەیەک بێخەم، هەتا ڕادەیەک ژیانەکی بێماندوو بوون، حەسانەوە، بێکێشە. ئەوها دانیشی وەکو ئەوەی پاڵت دابیتەوە، خەمت زۆر نەبی، یان ڕەنگە خەمت هەبی بەڵام زۆر خۆت پێیوە هیلاک ناکەی. دژەکەی ڕەنگە سەر لێ شێواوی بی، ڕەنگە نائاسوودەیی بی، ڕەنگە پەرێشانی بی، ڕەنگە نەزانی چ بکەی، دوودڵی بی، ماندووبوون بی، ڕەنگە دژەکەی ئەو شتانە بی. ئیشت زۆرە، سەرقاڵی، نازانی کامە ئیشی بکەی، چ بخینی، ئەوها. ئێستا بینە لای ڕاهێنانی سێیەم. ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم ئەو ڕاهێنانە لەبەر چ هەیە، هیچ پێم باش نییە، هیچ ڕستەکانم پێ باش نییە، نازانم چ بنووسم. بۆ وێنە لێرە نووسێتیان خۆشەویستی دڵێکە و چ بنووسم لێرە؟ دڵێکە و چ؟ دڵێکە و چ بنووسم نازانم، ئەوەی ڕاستی بی. دڵێکە و جێگەی خەڵکی هەیە، دڵێکە و جێگەی زۆرە، ڕەنگە ئەوها بنووسم، ئەوەی ڕاستی بی نازانم. هەست ناکەم زۆر بیریان کردیتەوە لە کاتی داڕشتنی ئەو ڕاهێنانە. پاشان ڕستەی دووەم، ئاسۆی ژیانی لەبەر چاو ڕووناک دەبێت. چ بنووسم لێرە؟ دوای نووسرایە بە وشەی گونجاو، ئایا مەبەستیان یەک وشە، دوو وشە، سێ وشە، چەند وشەی دانێ؟ چ بنووسم؟ دیسان نازانم. ئاسۆی ژیانی لەبەر چاو ڕووناک دەبێت. ڕەنگە بنووسم ئەگەر خۆشەویستی هەبێت مرۆڤ ئاسۆی ژیانی لەبەر چاو ڕووناک دەبێت. یان بنووسم ئەگەر یارمەتی و کۆمەک هەبێت مرۆڤ ئاسۆی. بەڵام هەست دەکەم ئەمن پێویستمە 5-6 وشەی بنووسم هەتا ڕستەکە تەواوبی. نەدەبووە ئەو هاوی، دەبوایە بە یەک وشە یان دوو وشە بمانتوانی بە ئەو بۆشایانە پڕکەینەوە. ڕستەی سێم، هەر کاتێک خۆشەویستی بڵاو بووە نیشتیمان پێش دەکەوی. بۆ وێنە نیشتیمان پێش دەکەوی. هیچ باش نییە ڕستەکان پێش دەکەوێت، نیشتیمان پێش دەکەوێت. ئەگەر خۆشەویستی خاک نەبێت چۆن مرۆڤ گیانی بەخش دەکات بۆ خاکەکەی؟ کە دەبینن کە چەند پێویستمە 5 وشەی بنووسم هەتا بتوانم ئەو ڕستەیە چاکەم. ئەگەر خۆشەویستی خاک نەبێت چۆن مرۆڤ گیانی بەخش دەکات، گیانی بەخش دەکات، بەخش دەکات. وەکو گوتم دەبوایە زیاتر بیرکەنەوە پێش ئەوەی ئەو ڕاهێنانەی دروستکان. ڕاهێنانی چارەم بە خەتێکی جوان، دەبا نووسیبیان بە دەست نووسێکی جوان. 2 جار ئەو دێرە بنووسەوە، هەموو باشێک جوانە بەڵام مەرج نییە هەموو جوانێک باش بێت. هەموو باشێک جوانە بەڵام مەرج نییە هەموو جوانێک باش بێت. کاتە دانیشە بنووسەوە خوێندکاری ژیر
هەتا دەست و خەتت خۆشتر بی. ئەمن لێرە هەرچەند بمەوێ بنووسم بە دەست هەر ناتوان بە باشی بینووسم چونکە ئەمن لێرە بە دەست و خەتی خۆم نانووسم بەڵکو پرۆگرامی بەکاردەینم کەواتە هیچ باش دەرناچی ببورن لەبەر هەندی ئەمن نانووسم وەکو دەبینن هەرکوو بینووسم هەر باش نییە چونکە بە پرۆگرام ئەمن دەینووسم هەموو باشێک جوانە بەڵام مەرج نییە هەموو جوانێک باش بێت هەموو جوانێک باش بێت نازانمە بەستیشیان چییە بەڵام ئیدی ئەو هەیە خاڵیشیان لەبیر چۆدانێن لێرە وەک هەمیشە زۆر حەزیان لە خاڵ نییە لێرە نووسەرانی ئەو ڕاهێنانە لێرە ڕەنگە باشتر وابی بێمە کۆتایی ئەوانەیە چونکە یان هێشتا مایە تەمەشایەکی بکەین بزان لێرە چییە ناسنامەی نەتەوە کە لێت بپرسن تۆ کەیت دەتوانی ناسنامەکەت پیشان بدەی یا باسی خۆتیان بۆ بکەی ناسنامەواتە ئەو کارتێکە هەتا کە لەوێ نووسرایە ناوت ناوی خۆت و ناوی خانەوادە یان ناوی باوکو باپیر یان باسی خۆتیان بۆ دەکەی ئەمن ئەو کەسەمە ناوم ئەو هایە خێزانەکەم ئەو ناوەی هەیە کە نەتەوەش پرسیاری لێ بکرێت داخۆت چییە لە وەڵامدا لە جیاتی ناسنامە زانا و نووسەر و نیگارکێش و مۆسیقار و سیاسی و هونەرمەند کارمەندەکانی پیشان دەدا کە نەتەوەش پرسیاری لێ بکرێت داخۆت چییە لە وەڵام لە جیاتی ناسنامە زانا و نووسەر و نیگارکێش و مۆسیقار و سیاسی و هونەرمەند کارمەندەکانی پیشان دەدا مرۆڤ دەبێت لە سەرەتای گەنجیەوە وا تێبگا بۆ ئەوە هاتۆتە دنیاوە ببێت بە نوێنەری گەلەکەی و بۆ جێبەجێکردنی ئەم ئەرک و ڕۆڵەش پەروەردە بکرێت و پێ بگەیەنرێت ئەوە زۆر شتەکی باشە خوێندکاری ژیر هەموو منداڵان و هەموو گەنجان لە ئێستاوە پێویستە بزانن کە ئەوان کە ئێوە لە دوا ڕۆژ پاش ئەوەی خوێندن تەواو دەکەن ئێوە دەبنە هەڵگری باری کۆمەڵگا ئێوە لە کۆمەڵگە کار دەکەن ئێوە دەبنە بەرپرس ئێوە ئەو کۆمەڵگەی کوردی یان کۆمەڵگەی کوردستانی دەبن بەڕێوە کاتە لە ئێستاوە دەبی ئەو شتەی بزانن هەموو شتێک لە دەستی ئێوەیە چەند بتوانن فێر بن چەند بتوانن زانیاری و زانست پەیدا بکەن لۆ ئەوەی ئاگاتان لە خاک و نیشتیمان ئاگاتان لە ئەندامانی کۆمەڵگەی کوردستانی بی ئەوەندە باشترە کەواتە لە ئێستاوە ئەو بەرپرسیارەی بگرناستۆ بزانن کە گەورە بوون هەموو شتێک لە دەست ئێوەیە باشی لە دەست ئێوەیە خوانەکە خراپیش هەر لە دەست ئێوەیە کەواتە هەموو ئومێدی گەلی کوردستانی گەلی کورد لەسەر ئەستۆی گەنجەکانە منداڵەکانی ئەو ڕۆیە کە لە دوا ڕۆژ هەموو شتێک دەگرنە ئەستۆی خۆیان دەگرنە دەستی خۆیان و دەبنە نوێنەری گەلی خۆیان چەند ئەوجا دەبنە زانا دەبنە دانا دەبنە نووسەر دەبنە گۆرانی بێژ دەبن بە جووتیار یان دارتاش یان سەرتاش یان هەرچ ئیشەک بی هیچ گرنگ نییە ئیشەکە چییە گرنگ ئەوەیە چەند خاک و نیشتیمان و گەلی خۆت خۆش دەوێ چەند مێژووی خۆت خوێندیتەوە چەند زمانی خۆت پاراستووە و چەند تێدەکۆشی لۆ گەل و نیشتیمانت کەواتە زۆر گرنگە لە ئێستاوە ئاگات لەو ئیشەی بی پاشان نووسرایە لە مامۆستاکە داوا بکە بنەماکانی نەتەوەت بۆ باز بکە نەتەوە مانای چییە بۆیە نەتەوەی کورد ئایا
کورد سەرەتا لە چێ دانیشتووە، کوژیاوە، مێژوەکەی چییە، زمانەکەی کوپەرەی سندووە، کاتە ئەوانە هەموو دەبی بزانی دەربارەی نەتەوەی خۆت. پاشان مامۆستای بەڕێز ئەرکی مرۆڤ بەرامبەر خاک و نەتەوە چییە بۆ خوێندکاران ڕوونی بکەوە. بێگومان ئەرکەکانی مرۆڤ ئەوەیە کە منداڵە و کە گەنجە پێویستە گەورەکان زۆر ئاگایان لێتبی، ئاگایان لێتبی، خوێندنت بۆ دابین بکەن، دووربی ئەگەر نەخۆش کەوتی بتوانی بچێ نەخۆشخانە، ئەگەر پێویستت بە یارمەتی بوو یارمەتیت بدەن، ئەگەر پرسیارت هەبوو وەڵامت بدەنەوە، ئەگەر کێشت هەبوو جێت لێ ڕابگرن و بتوانی متمانە بکەی بە گەورەکان لە ماڵێ بە دایک و باب و براو خوشتی گەورەترت لە خوێندنگە متمانەت هەبی بە مامۆستایەکەت، و ئەگەر هەستت کرد ئەو متمانەیەت نییە دەبی باس بکەی، کەواتە نابی وەکو منداڵک و گەنج لێت بدەن، نابی بترسێنن، نابی گاڵتت پێ بکرێ. لە هەمان کات ئەتوش لە ئێستاوە دەبی بخینی فێرە مێژوو بی، فێرە زمانی خۆت ببی، بە زمانی کوردی بنووسی و خۆشەویستت هەبی لۆ گەل لۆ نیشتیمان لۆ خاک. بەڵام بێگومان دەبی گەورەکانیش بەرامبەرەت و ڕێزت بگرن، فێرت بکەن، هەڕەشەت لێ نەکەن، لێت نەدەن، خواردنت هەبی، جلوبەرگت هەبی و دڵنیاییت هەبی، ئاسوودەییت هەبی. هەموو ئەوانە لەسەر بەرپرسیارانی ئێستا پێویستە لۆت دابین بکەن. ئەوجا ئێستا باشتر وایە بێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژین.